بۆ ئەوەی بزانین تا چەندە نەخۆشیەکانی بۆ ماوەی و پاچی و پیسی ئاو و هەوا و خاکەکەی هەڵەبجا کاریگەریەکانی کیمیابارانەکەی تا ئێستاش لەسەر ماوە وا بڕیارە لە زانکۆی هەڵەبجا سەنتەرێکی توێژینەوەی جینۆساید بە هاوکاری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی هۆڵندا و ئەڵمانیا بکرێتەوە. سەنتەرەکە لەگەڵ کاری توێژینەوە لەسەر ڕوودا و پاژماوە و کاریگەریەکانی کادیر و پسپۆڕی تایبەت بە هەمان مەبەست پێدەگەێنێت. دەورێکی زۆر گەورە و گرنگی ئەبێت چونکە ئێمە دیارە تا ئێستا کەیسی بە جینۆساید ناساندنی هەڵەبجە و هەموو کەیسەکانی تر بنەمایەکی زانستی نەبووە کە پشتگیری ئەو کەیسە بکەوە. ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی ئەو سەنتەرەوە دیراسەیەکی خاک و ئەرز و ئاو و خوێندنەکەش لە پاڵیەوە ئەو دیراسەیەش بکرێت. کارکردنی سەنتەری توێژینەوەی جینۆساید لە زانکۆی هەڵەبجا تەنها بۆ کیمیابارانی ئەو شارە نییە، بەڵکو و توێژینەوە زانستیەکانیان بۆ ڕووداوەکانی ئەنفال و تۆپبارانکردنی قەڵاتزیە و چەند ڕووداوێکی تریشە. بەڵام دامەزراندنی ئەم سەنتەرە پێویستی بە نزیکەی 200 ملیۆن دیناری حکوومەتی هەرێمە. ژمارەیەک لە پارێزەرانی هەولێریش دەیانەوێت خۆبەخشانە کار لەم سەنتەرەی زانکۆی هەڵەبجە بکەن. بە دوواداچن لەو کەیسە یاساییانە بکەین بۆی بتوانین لە داهاتوو قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکرێتەوە و ئەو کەسانە بدرێنە دادگا کە تۆمەتبارن بە کوشتنی 5,000 کەس 5,000 هاوڵاتی لەم شارە و هیوادارین لە داهاتوو بتوانین کە کاری جدی لەسەر ئەو پرسەیە بکەین. لە بەشی یاسایی زانکۆی هەڵەبجە جیاواز لە زانکۆ و بەشە یاسایەکانی تر وانەی جینۆسایدی کورد وەک وانەیەکی بنچینەیی بۆ فێرخوازان دانراوە. بۆیە بەشی یاسای زانکۆکە دەیەوێت لە ڕێگەی سەنتەری توێژینەوەی جینۆسایدەوە مامۆستا و وانەبێژی زیاتر بۆ بەشەکەیان پێبگەێنن. سەنتەرەکەش لە ئێستادا بیناکەی لە تەواوبووندایە. دەڕوانگەی زانستی و یاساییوە جینۆسایدی کورد هەڵسەنگێنێ و کار بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی بیسەلمێنی کە ئەمانی کە لە دژی کورد ئەنجام دراون جینۆسایدە و بتوانین دۆست و لایەنگری زیاتر بۆ لای کەیسە ڕەواکەمان بەدەست بێنین چونکە ئەتوانین بە جینۆساید ئەو مافانی کە لە دەستمانداوە بەدەستی بێنینەوە. دروستکردنی سەنتەری توێژینەوەی جینۆساید لە ئێستادا تاکە هەوڵ نییە بۆ لێکۆڵینەوە و پشکنین لە ئاو و هەوا و خاکی هەڵەبجە، بەڵکو و پێشتریش چەندین تیمی تەندروستی و ڕێکخراو لە وڵاتانی جیهان و وەزارەتەکانی حکوومەتی عراقیش پشکنینیان ئەنجامدا. بەڵام تاکو ئێستا ئەنجامی پشکنینەکان دیار نییە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.